توندڕەوانی ئیسلامی لە کوردستانی عێراق ڕەشەی کوشتنیان لە مەریوان هەڵەبجێیی کردووە بەهۆی نووسینی کتێبێکەوە لەسەر بار و گوزەرانی ژنان لە ژێر سایەی ئیسلامدا. ئەم کتێبە بە ناونیشانی سێکس، شەریعەت و ژن لە مێژووی ئیسلامدایە و لە مانگی یانزەی ساڵی 2005دا لە کوردستانی عێراقێ لە چاپدرا. لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا، مەریوان هەڵەبجێیی دەڵێت دەیەوێت وتوێژێکی بابەتیانە لەسەر ڕێنماییەکانی ئیسلام بەرامبەر ژنان بێنێتەکایە. من لەو کتێبەما دەمەوێت بڵێن ئینسانێک کە ناونراوە ژن لە تەواوی ئاینەکاندا بەگشتی لە تەواوی لە ئاینی ئیسلام بەتایبەتی خاوەنی مافەسەرەتایەکانی ئازادی خۆی نەبووە. کۆمەڵەی ئیسلامی لە کوردستان کاردانەوەیان بەرامبەر ئەم کتێبە هەبووە و فتوای دژی نووسەرەکەیان داوە. مەریوان هەڵەبجێیی دەڵێت مەلاکان و خەڵکانی تریش پێیان گوتووە ئەگەر بێت و بچێتە لایەن و داوای لێبوردنیان لێ بکە، ئەوە هەشتا جەڵدەی لێ دەدەن و پاشان ڕەوانەی لای لیژنەی فتوای دەکەن بۆ بڕیاردان لەسەر ئەگەر و نەگەری سەربڕینی. مەریوان هەڵەبجێیی دەڵێت لەوانەیە لێم خۆش بن و لەوانەشە لێم نەبورن و دەشڵێت ئێستا خۆی شاردوێتەوە. عیماد ئەحمەد جێگری سەرۆکوەزیری حکوومەتی هەرێمی کوردستانە ئیدارەی سلێمانی. پیاوانی ئاوێنی و پیاوانی بابم ئەوانەی کە ئەو کتێبە وەک کتێبەکەی سەرناڕۆژی شەیریەکەن یان وەکو سووری شەیریەکەن ئەو شتێکی مەحکەمە ئەبێ بڕیان بدات. ڕێبۆر فەتاح بەڕێوەبەری ڕۆژنامەی ئەلکترۆنی کوردش میدیایە دەڵێت پێویستە مافەکانی مەریوان هەڵەبجێیی و کوردەکانی تری عێراقیش بۆ ئازادی ڕادەربڕین پارێزراو بێت. Mariwan Halabji has every right to express his own opinions no matter what they are without any fear of persecution. ڕێبۆر فەتاح دەڵێت مەریوان هەڵەبجێیی هەموو مافێکی هەیە بۆ دەربڕینی ڕوانینەکانی خۆی جا هەرچیەک بن و هەرچۆنێکیش بن بەبێ ترس لە سەرکوتکردن. ئەو کۆمەلگایانەی ڕێ لە ڕووناکبیرانی دەگرێت لەوەی ئازادانە ڕای خۆیان دەربڕن ناتوانن هەنگاوی بەرەو پێش بنێن. ڕێبۆر فەتاح دەڵێت ئێستا کاتی ئەوەیە ئەمنەوەی کورد هەوڵی بەدەستێنانی ئەو ڕێبازە دیموکراتیە بدات کە گەشەکردنی بە کۆمەلگاکانی تر داوە. دەربڕینی ئازادی بیر و بۆچوونەکان بەشێکی بنچینەیە لە مافەکانی مرۆڤدا. کۆندۆلیزا ڕایس وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت دەبێت ئەمریکا هەمیشە پاڵپشتی ژنان و پیاوانی ئازا بێت لە سەرانسەری جیهاندا کە لە ترسدا دەژین و خەون بە ئازادیەوە دەبینن.